من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان. سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خێرخوازانی خۆشەویست. شاد و کامەرانی لاڵقەی چونەی بەرنامی بەخشین دەبینە میوانی ماڵەکانی ئێوە بەخشندە و ئازیز و خۆشەویست. خۆشەویستان، بەرنامەی ئەم جارەمان موژدەی دڵخۆشی و موژدەی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەیە کە لە شارۆچکەی بازیان ماڵێکی خاوەن پێداویستی تایبەتتان لە کولەمەرگی و ناڕەحەتی و دژواری ژیان ڕزگار کرد. دوای تەنها چەند مانگێک لە هاوکاری و کۆمەچی ئێوەی خێرخواز و بەخشندە لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە کاک معروفی خاوەن پێداویستی تایبەتتان کردە خاوەن ئەم خانووە و تەواوی پێداویستی ناوماڵ و هەموو پێداویستەکانتان بۆ جێبەجێکردن. بابزانین لە دوای چەند مانگێک هاوکاریەکانی ئێوە چۆن ژیانی ماڵی کاک معروفی گۆڕی و ئێستا ژیانیان چۆنە و پێشتر ژیانیان چۆن بوو، مەترسیەکانی کە لەسەریان بوو لە چەند ساڵی ڕابردوو ئایا ئێستاش لەسەریان ماوە، ئەوەی کە داوایان کرد ئایا ئێوە توانیتان بۆیان جێبەجێ بکەن. ئومێد دەکەین چەند ساتێک لەگەڵمانە بن بۆ ئەوی بزانین هاوکاری و کۆمەچی و دەستگیرۆیەکانی ئێوە چۆن ژیانی ئەم خاوەن پێداویستە تایبەتەی گۆڕی و ئێستا ژیانیان چۆنە. لەگەڵمانن.
کاک معروف دوای ئەوەی بەرنامەی بەخشین سەردانی بەڕێستی کرد چەند ماگەی بەر لە ئێستا بەرنامەی یەکەممان بۆ ئەنجامدان و لە ژیانێکی ناهەموار شەو ڕۆژتان بەڕێ کرد. ئەکرێ دوای بەرنامەی بەخشین و دوای هاوکاری خێرخوازان ئێستا ژیانتان چۆنە؟ واللهی کاکە ڕێبوار ئێستا نەک هەزار لە هەزاریش فەرقی کردووە زۆریش بە زیادەوە. ئەم خانۆ مەترسی ڕووخان نییە بەسەر خۆت و مناڵەکان تا؟ واللهی مەترسی هەبوو زۆریش هەیبوو، یعنی شەوێکیان یەک بایەک بوو بایەکی عەجایب لە حەد بەدر بە قووەت. ئەو بایە وتم بە دایکی مناڵەکان وتم ڕووناک هەر هەمومان جێگاکەمان بۆ بکەرە ئەو ژوورەوانێ ئەگەر بژڕووخێ تا ڕادێکیش بژڕووخێ با کەسمان بەبێ کەس نەمێنینە بەجیا. ئەگەر بژڕووخێ بەسەرمانە با بەگشتی بڕووخێ بەسەرمانە کۆتاییمان بە ژیانمان بێت. ینی ئەوەنە حاڵەتەکەی ناخۆش بوو کەوا بیر لەوە کردەوە. واللهی باشە بۆچی وتت هەما بەیەکەوە تیا بچین؟ هۆکارەکەی چی بوو؟ مەبەستم ئەوە بوو ئەگەر خۆم تیا بچم بە مناڵەکەشم لەگەڵ خۆما کۆتایی بە ژیانیان بێ و تیا بچم. بۆچی لە دوای خۆم کە خۆم نەمام کەس سەرپەرشتیاریان نەبوو، کەس خزمەتی نەکردن. مەبەستم ئەوە بوو تم بە ژێر شەقە و ژێر شەق و دەستی خەڵک نەبن و ئەرک و عەزاب وەرنەگرن لەوە دووە. خانووکە بژڕووخێ با بەسەر هەر هەمومانە بڕووخێ با لە دوای من بەجێ نەمێنن کەس داڵدتان نیا و ڕێز و قەدرتان نەگرێ. گریا محەممەد گریا وتی باوەیان ئێمە ژەگەڵ تۆی ئەگەر نەما ئێمە ئێستا نەترسی ڕووخانم هەیە، نەترسی دڵۆپەم هەیە، نەترسی ئەوەم هەیە کە بەسەر ماڵ و مناڵما بڕووخێ، نەترسی ئەوەم هەیە چم نایلۆن بکڕم بۆ دڵۆپە یان سەربان پێدا پۆشم، نەترسی هیچ باوبارانێکم نییە. ئەگەر خوا نەخواستە ئەگەر لافاوی شەستێت ترسی ئەوەم نییە ئێستا خان و بەسەرما بڕووخێ یا دڵۆپە بکات. ساڵان کە ئەگەیشتنە وەرزی پاییز کە ئێستا لە وەرزی پاییزداین، تۆ خەمت زیاتر ئەبوو لەبەرەوەی ئەتزانی سەرما شۆڵە دەست پێکاوە و باوباران دەست پێکات؟ زیاتر زۆریش خەمیەوە مستەمەڕە. خوایە چی بکەم بۆ نایلۆن کڕین، چی بکەم تەکلیف لە خەڵک بکەم نایلۆنەکەم بووە بە سەربانە بۆم داپۆشێ، ئینجا چی بکەم مناڵم لە ترس و لە دڵڕاوکی و لە ئەمانە دەرباز بکەم. ئەنجا لەگەڵ ئەوەشە خۆم باوەڕ کە تووشی ئەنوان نەخۆشی بووم پێشتر باچی بەو خانووە ئەوەی پێشوم. بەڵام سپاس بەخوا ئێستا لەخوا بەزیابێ حەمد و سەنای خوار، یعنی هەموویان مناڵەکان بە تایبەتی خۆم و مناڵەکان بەگشتی دەم پێکەنین، خۆشحاڵین کە هاوکاری سەرجەم مسلمانان و برادران گەیشت و بۆم کرا بەم خانووە. زمان ناخۆش بوو، حاڵمان نەبوو. هەموو ڕۆژە چوو بە ئەلانوی کردایە لە ڕست ناهات بە خەڵک بین پێمان ئەی بوو ناچاریش بوو دراسەکانمان بڵێن ماڵان ئابێگەوت تۆیە کوڕی گەنجە هات دیگو ئەیوە ئێوە گەشتێک ڕوودا بمان پێمان ناڵێ ئەویش لە ڕۆناڵی گوت نە ئەیبە دیگو خوا بە ڕۆژنەکە شتێکیشیان لە هات با خۆمان شێکمان لێ بەستە
مناڵەکانش ناتوانانی ئەقڵان پێ نێشکا چێ ڕزگەبانان بارێ بەفر بایە نیانەزانی چێ دڵۆپەیە کە چێ ناکە حەڵمان نەبوو. ئەم خانوە کۆنە شتی تایە مارومێر و شتی تایە وەڵا بە زۆری حەزا پێیە دوو پشکەمارە بڵێ بە زۆری جز و مشکمە بە زۆرە جز و مشک لا ئەوانە بەخوا لەگەڵ مناڵەکان چەند جار زمان ساکمان کردو ئەو دەقەیە هەڵەوەرێ بەخوا چەند جار هاتە ئەم زوورە پێمانە کوژراوە خۆتان ئەزانن حەڵمان نییە خەگەرمتماندا هەنە ماوە هەتا خواردن پیاکم ناتوانێ قسە مناڵم نەخۆشم خەگەرمت ئەڕەمەزەڵام هەرمان بۆنم کۆیەکەینەوە هەلا برنج هەلا ڕۆندە شەکەر هەدەگە خوای پێدا ئەیکڕین لە نارێزە لە نوێنە نیمانە خەگەرمت خوان دە شت دەکڕین جلە نییە پێڵایان نییە بانەکڕین خەگەرمەتماندا ئەی کە ئەو ڕۆژەی نەبێ خەڵک خێرخواز نەبێت چی ئەکەن چۆن وەڵا شکریان خواکەین تا خۆیانمەتماندا تای ئەومان نییە موبەردەکەی تانیت ماتۆڕەکە بکڕین سوتاوە گەرماشە مناڵەکان هاوارەکەن ئەرەبا موبەردەدانێ ئەی زۆرەبا ڕۆڵێجە ئەگەر نەبێ پارە بەچی داینە هەموو ساڵ ئەم سوشەگاڵی ئەشکێنین هەموو ساڵ دەیدۆکە بیکڕینەوە کەڵک پارە ئەگەر نەبێ بەچی بیکەم شکاوە بە کەڵک نایە. ئەی ئێستا ژیانتان چۆنە؟ ئێستا لەخوا بەزار سای ئێوە موسڵمانان مەڵەن ئابێ لەخوا بەزابێ باشین لەخوا بەزابێ دوو نووسنەوە هۆڵەکە مدەقەکە ئەو زولمیانێ لەخوا بەزابێ. ئەی پێشتر ئەشای ناوماڵتان هەبوو ئێستا چیتان هەیە چۆنە ژیانتان چۆن گۆڕاوە لە ڕووی ناوماڵەوە؟ سپاس بەخۆسە فەرشمان بۆ هاتۆ تەلەڤیزۆنەوە کاونتەرۆ سەلاجەیە غازە بڵند موبەردێکشمان بۆ هاتۆ لەخوا بەزابێ و غازە و کیشە غەسالەیەکە و مەعرەز و لەخوا بەزەمەوە هاتۆ ماڵەن ئاوە. خانەکەمان کۆن بوو گڵ بوو دیوارەکەمان شکا و خوشخا بوو کەس بۆمان چاک نەیەکرا. ئەی ئێستا خانوو چۆنە؟ لەخوا بەزەبێ باشە خۆشەڵە سپاسی ئەو کەساناکەن یارمەتیان داین سپاسی کەڵانی بەخشینەکەن کە یارمەتیان. بەڵاو کاتە ژەمە ناخۆش بوو کاتەمان مارۆ توی پشک و هەزار بوو جا ئەوەشیمانە بوو جرجت مشت سپاسی خێخوازانەکەین و سپاسی ئێشە سپاس ئەم کەسانەشەکەین و کە ئەخانەبان دروستکردینە. وڵای پێشتر لەو خانەوە کۆنای بووین ژیانمان زۆر ناخۆش بوو مارمان نەبوو دوو پشکمان نەبوو بەکەڵگەن شانە بەخۆ خەومان لێ نییە هەتا ڕۆژە باو باران خەومان جا دڵۆپەیە کرد و پێشی خانەکە بەکەڵ ئەروخا بەکەڵگەن ژیانمان زۆر ناخۆش بوو. بەڵام سپاس بۆخوا و بەنام بەخشین خانەی بۆ کردی ماڵیان نابێ ئێستا زۆر ئیسراحەت و مرتاحین ماڵیان نابێ ناو ماڵیان بۆ کردین و لە دۆشەکە و بەتانی و کومبار و فرش ماڵیان نابێخوا دوینیان بۆ کردین سلاجە و خەسەرەشن و یاڕبی ماڵیان ماڵی خێرخوازان و ماڵی ئێوەشەوا بێخوا. لای ژیانمان زۆر گەڕاوە زۆر خۆشەوە مەترسی ڕووخان و باوەبارانمان نەماوە سپاس بۆخوا سبب مرتاحين لأننا يارجين. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. بخيراتني برنامج بخشين لكنال بيان دكين كإما تنمانجيك لموبيش هاتنە ئێرە بۆ دروستکردنی ئەم خانۆ بۆ کاک معروف کە ئێمە قسەمان تێدا کرد وەکو مامۆستای منتیقەکە و دەرودراوسێ و ئەمانە ئێستا کە خانۆکە کراوە ئێمە بە خێراتتان دەکەین و دەستخۆشیتان لێ دەکەین داواکانی لە خوای پەروەردگار خوای گەورە خێر و پاداشتی ئێوە بنووسێ وەکو بەرنامەی بەخشین و هەروەها خێر و پاداشتی ئەو کەسانش کە دەستیان هەبووە
لە دروستکردنی ئەم خانووەدا. بەڕاستی ئێمە سەیرێکی خانووەکەمان کرد کە دوای ئەوەی بە 51 ڕۆژ تەواو بووە. خانووەکە بە کاملی کراوە، خانووەکی زۆر ڕێکوپێکە و هیچ نەقسێکی نییە. خانووەکە هەمووی کراوە وەکو خانوو، پاشان ناوماڵ هەموو ناوماڵیشیان کردووە. خی گەورە جەزا و پاداشتی ئەو خێرەمەندانە بداتەوە کە هاوکاری ئەم بەرنامەی بەخشینیان کردووە. بەڕاستی هەر دینارێک هەر درهەمێک کە سەرفیان کردووە جێگەی خۆی گرتووە ئینشاءڵڵا. هەر کەسێک کە پارەی داوە کە شتی کڕیوە یا وەکو باز دەکەن کە شتی کەلوپەلی فرۆشتۆ بەم خانۆ قازانجی وەرنەگرتووە، دوعای خێر بۆ یەکبەیەکیان دەکەین، خی گەورە جەزا و پاداشتیان بداتەوە ئەو هەژاری کە تۆ خێرەکەی دەدەیە. ڕەنگە هەندێک جار شتێکت بۆ دروست بێت لە نەفسی خۆتدا، منەتێک بکەی بەسەر فەقیرەکەدا، ئیخلاس و دڵسۆزی کەمتر تێدا بێ، بۆ خوایی کەمتری تێدا بێ. بەڵام ئەوانەی کە لە ڕێگەی ئەم کەناڵەوە هاوکاری فەقیر و هەژار و نەدارانێک وەکو کاک معروف دەکەن، بەڕاستی ئەتوانین بڵێن زیاتر ئیخلاسێتی تێدا، چونکە نەدەیناسن، نەبینی ویانە، نایناسن لە ڕێگەی کەناڵەکەەوە شاشەکەەوە ئەمیان بینیوە، ئەینە لەوە پێش ناناسیوە. ئەوانەی کە هاوکاریان کردووە کە بە هەر مەبلەغێک هاوکاری ئەم ماڵیان کردووە یا ماڵەکانی تر کە هاوکاری دەکەن، ئەتوانین بڵین ئیخلاس و دڵسۆزی زیاتری تێدایە و بۆ خوابوونی زیاتری تێدایە و هەروەها ئەو کەسەی کە خێرەکە دەکات کەمتر تووشی ڕیایی و ڕووپامایی و منەتکردن و ئەم شتانە دەبێت. پاشان ئەم ماڵە کە لێرە لە گەڕەکی ئەمەیە یارمەتی کراوە کە جارەکەی تریش باسمان کردو کە مناڵی نوقسانیان زۆرە، کە توانین بڵین یەکی لە هۆکارەکانی ئەو هاوکاریە زۆرەی کە کراوە، ئەو هاوکارێ باشەی کە کراوە بۆ ئەم ماڵە کە خەڵک بینیوێتی ئەم ماڵە لە چ وەزعێکدا بوون، لە چ دۆخێکدا بوون و ماڵ و مناڵەکەیان بینیوە لە چ حاڵێکدا بووە. بۆیە خەڵکانێک لە ملاولا لە دوورەوە و لە نزیکەوە کە ماڵەکەی بینیوە لە شاشەکەی ئێوەوە عەتف و سۆزی جوڵاوە و یارمەتێکی باشی کردووە. من دووبارە بە خێراتنتان دەکەم، داواکارم لە خوای گەورە پاداشی ئێوە بداتەوە وەکو بەرنامەی بەخشین کە ئێوە بەڕاستی وەسیلەیەکی باشن، هۆکارێکی باشن بۆ گرێدانی بینی خواپێداوان لەگەڵ ئەو ماڵە هەژار و نەدارانەی کە هەن لە وڵاتەکە و لە مەنتیقەکەدا. خوای گەورە پاداشتان بداتەوە، بەڕاستی جێدەستان دیارە وخوای گەورە پاداشتی خێرخوازانیش بداتەوە کە بە دڵنیاییەوە دەیداتەوە. خوای گەورە چاکەی چاککاران ون ناکە. خوای گەورە فەرمێ وەقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. ئێوە کار بکەن، ئیش بکەن، خێر و خێرات بکەن. خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باوەڕداران کار و خێرەکانتان دەبینن، واتە کارەکانتان بەزایە ناچێ و جێگەی خۆی دەگرێت. ئینشاءالله ئەوانەی کە هاوکاری ئەم ماڵیان کردووە لە دینارێکەوە لە کەمترین شتەوە کە هاوکاری ئەم ماڵیان کردووە، هەر شتێکیان بۆم ماڵە دابین کردو، ئینشاءالله خوای گەورە پاداشیان دەداتەوە. داواکانی لەخوا خوای گەورە بە بەهەشتی بەرین پاداشیان بداتەوە و هەر کەسێکیش بە نیەتی ئەوەی نەخۆشی هەبوو یارمەتی ئەم ماڵی کردووە، داواکانی لەخوا خوای گەورە شیفای بۆ بنێرێت، دەروی لێ بکاتەوە و ئەگەر گرفتێک کێشە و مەشاکلێکی هەیە خوای گەورە کێشە و مەشاکلێکی بۆ چارەسەرکە. چونکە ئینسان کاتێک هەر خێرێک دەکات بە هەر نێتێک بکە، ئینشاءالله خوای گەورە نێتە باشەکەی بۆ حاصل دەکات. خوای پەروەردگار پاداشی مولایەک بداتەوە، دەستی ئێوەش خۆش بێت، بە خێراتندان کەین. جارێکی ترکە لە تەواوبوونی ئەم خانوودا هاتنەوە، خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە. خوای گەورە خێرتان بنووسێ، بەڕاستی خێرێکی گەورەیە. بەخشین کاک معروف، ئەو ڕۆژێکەوە خانووەکە تەواو کراوە و ناوماڵتان بۆ دابین کراوە و هەموو تەرتیباتان بۆ ئامادەکرا، بەڵێ یەکەم ڕۆژ و شەوتان لەم خانووە هەستان بەچی کرد؟ زۆر خۆشحاڵ بووین، هەمویان لە خۆشیان هەر شش مناڵە بە دایکیان و هەر ششیان لە خۆشیان نانزانین چی بکەن. یعنی ئەو شەوە لە خۆشیە باوەڕ و قەنەعەتە بێ ئینشاڵڵا غەڵ و غەشی تیانە تا سەعات 5 بانی کەسیان نەخەوتن لە خۆشیان، بەبێ ترس و مار و مێرو، بەبێ هیچ شتێک، بەبێ ئەوەی کە بڵێن مێشولەیەکیش، هەتا مێشولەیەکیش لەناو ماڵان نەبوو کە بڵێن
ئەنیشێتەوە بەسەر دەموچاوی یا بەسەر دەست و خۆڵی مناڵێکە. پێشتر لە دوو هۆدە حیوانێکا بوون ترسی ئەنواع حەشەراتمان هەبوو، ترسی ڕوخانمان هەبوو. ئێستا سپاس بۆخوا ترسی هیچ شتێکمان نییەکە بەسەرمان نابڕوخێ یا مارومێرو یا دوو پشک بێتە ژوورەوە. ئەلە بابەتانە بەگشتی. بسم الله الرحمن الرحيم. پێشکی بە خێراتنی ئەم برانە دەکەم لە کەناڵی بەرنامەی بەخشین ئیش دەکەن و هاتوونەتە دەڤەری بازیان بە تایبەتی بۆ ماڵی کاک معرف. زۆر پێخۆشحاڵم بە هاتنیان. هاتن بەزیان هاتەوە بە کاک معرف و بە هەموو فەقیر و هەژارێک شوێن دەستیان دیارە لە عەوزی بازیان. چەندەها ماڵیان ئاوا بەسەر کردەوانێ و خانی و ڕووخا و خراپیان هەبوو بۆیان تازە کردەوە. بە تایبەتی کاک معرف کە هاوسێمانە من دەمزانی جستان وەزعی چۆنە و چی بەسەر دێ. هەروەکو زووش باسم کرد ئەم جستانە دیواری حەوشەکەی ڕووخە زۆریش نەبوو بۆبانی هاتم تم کاک معرف با دیوارەکە بکەینەوە. ئەوە بوو خۆشی ئاگادار بوو، ئێستاش ئاگادارە. پارەی پێ نەبوو دیوارەکە بکەینەوە. خۆم چوم هەوڵمدا لە چەند موسڵمانێ پارەم کۆ کردەوانێ و بلۆک و چیمەت و لمبەکەم کردی دیوارەکەمان کردەوە. ئیتر وەزعی ئاوە بۆ ئێستا لەخوا بەزیاد بێ. بەڕاستی ئەمە خێریکی گەورەیە بەرنامەی بەخشین ئەمیشەی کرد. کاک معرف خۆی نابینایە، حەوسەر خێزانە، سێم ناڵی داماوە نوقسانە. ئێمە زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەین کە سەرەکا بە هەموو ماڵێکی فەقیرە بە تایبەتی لە عەوزی بازیا شۆ دەستی دیارە. ماڵێکی وەکو کاک معرف من هاوسێم دەمزانی وەزعی چۆنە. ستا لەخوا بەزیاد بێ. ئەوە خانووی پێشووی و ئەمەش خانووی ئێستای. ئێمە حەمد و سەنای خوا دەکەین گەوا خوای گەورە قاپی ڕەحمەتی لێ کردەوە ئەمانەی بۆ کرد بە سەبەب هاتن ئەم خانوویان بۆ کرد لەم ناڕەحەتی ڕزگاری بوو. پێخۆشحاڵم بە هاتنیان، زۆر پێخۆشحاڵم بە هاتنیان، زۆر بە خێراتنیان دەکەم. وە سپاسی ئەو خەڵکانەش دەکەم کە هاوکاریان کرد بە ئیشکردن، بە پارە، بە دوعای خێر. زۆر پێخۆشحاڵم بۆ ئەو کەناڵەکە هات و دوعای خێرامە دەکەین ئینشەڵڵا. پێشتر باسی ئەوەت کرد لە خانوە کۆنەکە تا پێش بەرنامەی بەخشین دیوارێکە ڕووخا بوو توانات نەبوو. والله دیوارەکەم ڕووخا بوو. خوا عەلیمەوە مام سابیر بەشایەت هاتووەتی کاک معرف بۆچی ئەو دیوارە ڕاست ناکەیتەوانێ. وتم والله مام سابیر دیوارە هیچ پارێکم نییە بەدەستەوانێ. من چاوەڕوانی مەعاشم ئەگەر مەعاش بێت چم 200 بلۆکی بۆ بکڕم، ئەگەر مەعاش وەرگرم 200 بلۆکی بۆ بکڕم لەگەڵ 4 کیسە چیمەنتۆیە. ئەنجا ڕاستی کەمەوانێ. کاک معرف تۆ دیوارێکت بۆ ڕاست ناکراوە لەو باوەڕایابی ڕۆژگارێک بێ ببێتە خاوەن خانی خۆت و ناو ماڵێکی جوان و بەم شێوازە تیا بژین. نەمەتوانی بیکەم چون مەعاشەکەم کەم تەقاوتیە 255,000 255,000 بێم بە خان و بێم بە مەسرەفی مناڵ ئەخر وایە کاک ڕێبوار، بێم بە جلوبەرێک بۆ مناڵ، بێم بە عیلاج و داو دەرمان عیلاج و داو دەرمان بەخوا، بێم بە ئەخر وایە بێم بە دوو کرێی کارەبا ئەخر مۆیدە و ڕێسی هەمان شێوە بێم بە ئاو هەمان شێوە کاکە 255,000 چیەکە؟ ممنوع سپاسی خواکم و ئەجەڕەکانی سماڵان ئابی لەگەڵ ئێوە یاخوا. دڵتان خۆشە ئێستا لەخوا بەزار بێ. دا ئەو ڕۆژەمەری مەمنوعی خەڵکە و
سپاسی خەڵکی زەگن و ئێوە دەکەی. بەڕاستی من مەمنونیان هەم لە 250 دیناریەکی تەبعوانێ هەتاکو و هەرچەندێک لە دەستیان هاتوۆتە دەرێ و یارمەتییان کردوم و هاوکاریانیاوم. یاڕەبی خۆی گەورە بە بەهەشتی فیردۆس هاوکاریان کاتەوە و قەرەبوویان کاتەوە ئینشاءالله. بەرنامەی بەخشینی خێرخوازی ئەم جارش لە دەڤەری بازیان توانی ماڵێکی خاوەن پێداویستی تایبەت، ماڵێکی هەژار دڵخۆش بکات و بە دروستکردنی ئەم خانە و تەواوی پێداویستی ناوماڵ بۆیان. کاک معروف کە خۆی نابینایە و چەند منداڵێکی خاوەن پێداویستی تایبەتە و چەند ساڵێک بوو لە ژیانێکی پڕ لە مەترسی و کولەمەرگی ژیانی بەسەر دەبرد و پڕی بوو لە مەترسی مار و دوپشک و ڕوخان بەسەریاندا. بەڵام ئێوەی هاوکاری خێرخواز و دۆستی هەژار و نەداران لە هەرێمی کوردستان توانیتان لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە ئەوان لە تەواوی مەترسەکانی ژیانیان ڕزگاریان بێت و بیان کەنە خاوەن ئەم خانوە و تەواوی پێداویستی ناوماڵ. ئێستا ئەوان ژیانیان گۆڕاوە و بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی بەخشندە و خێرخوازەوە. ئومێد دەکەین خوای پەروەردیگار پاداشتی بەخێرتان بداتەوە و لە دنیا و لە قیامەت لە دنیادا ناڕەحەتی و ناهەمواری نێتە ڕێگەتان و لە قیامەتیش بە بەهەش پاداشتان بداتەوە. سپاس بۆ هەموو ئەوانێکەوە هاوکارمان بوون بۆ دروستکردنی ئەم خانوە و تەواوی پێداویستی ناوماڵ. تا بەرنامەیەکتر پێتان شاد دەبینەوە بەخوای پەروەردگارتان ئەسپێرین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.